إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، سلامی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ. داواکارم لە خوای تەعالا بخاتە ناوە جوانەکانی خۆی تاعات و عیبادەتی جومعەی مبارەکمان لێ قبول بکە. میوانەکانی ماڵی خوا، نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەرمانەوە ئەوەندە زۆرن لە شماردن نایەن بەڕاستی. خوای پەروەردگار لە باسی نیعمەتێک لە نیعمەتەکانیە لە قورئانی پیرۆزە لە سورەتی نەحلە ئاەتی 8 ئەفەرمێ: والأنعام خلقها لكم فيها دفء ومنافع ومنها تأكلون ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون وتحمل أثقالكم إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس إن ربكم لرؤوف رحيم والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون. بهندك تێڕامان و تێفکران بکەین لەم یەک دوو ئاەتە. خوای پەروەردگار ئەفەرمێ: و ئەو نیعمەتی ئەنعام طبعاً وڵاخەکرێتەوە، حوشتر، مانگا، گوێدرێژ، جۆرەهای تر لەوانەی کەوا ئێستا لە بەردەستمانایە و لەگەڵمانە ئەژێ حەیوان و وڵاخ. خوای تەعالا فەرمێ: خلقها لكم، أما خواي پەروەردگار بۆ ئێوە دروستی کردووە، فيها دفء، گەرم تانەکاتەوە لە کاتی سەرمایە، ومنافع، وجۆرەها سوود و قازانجی بۆتان هەیە لەلایەنی خواردنەوە، لەلایەنی سواربوونەوە، لەلایەنی پۆشاکەوە، لە جۆرەها خواردن، جۆرەها سوود قازانج. ومنها تأكلون ولكم فيها، هەر ئەو وڵاق و حەیوانانەی کە خوای تەعالا بۆ ئێوە خەڵقی کردووە تایە هەیە بۆ ئێوە جوانیەک. کاتێک بەیانیان دەریانەکەن و ئێواران ئەیان هێننەوە، بەڕاستی لەزەت و خۆشیەکی بێسنووری تایە. وتحمل أثقالكم، و بارەکانتان هەڵ ئەگرێ، إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس، خۆتان و بارەکانیشتان هەڵەگرێ بۆ وڵاتانێک کە بەڕاستی بە ئاسانی پێی نەئەگەیشتن ئیلا بە ناڕەحەتی نەبێ. ئەمە بە ئاسانی بار و خەڵکی تریش کە سوارێ بێ هەڵیان ئەگرێ بۆ ئەو شوێنانە. إن ربكم، بەڕاستی پەروەردگارتان، لە ڕەئوف ڕەحیم، زۆر بە سۆز و بە بەزەییە بەرامبەر بە ئێوەی مرۆڤ. والخيل والبغال والحمير، أم جا خوای تەعالا دانە دانە هەندێک لەوانە باسەکە ئەفەرمێ: ئەسب، قاتر، گوێدرێژ، ئەمانە هەمووی خوای تەعالا بۆی ئەوەی دروستی کردووە لیتەرکەبوها، تاوەکو سواری ببن، هەڵتان بگرێ وەکو خودی خۆتان، وەزینە، و جوانیەکیشە بۆ ژیانتان. ئینسان خاوەنی ئەو شتانە بێ، جوانیەک و ڕازاوەیەکی تایە، بە تایبەت لەو کاتانەی کە ئەم ئاەتانە دابەزیە. ويخلق ما لا تعلمون، وخوای تەعالایش لە داهاتووە شتێرێک بۆ مرۆڤ دروسەکە کە هەرگیز بە خەیاڵیان نەهاتوو. خوای تەعالا قووەتێک بە ئینسانەکان ئەدا، هێز و
هیزر و ژیریەک بە مرۆڤەکانەدا شتێلێک دروست بکەن کە بە خەیاڵتیشە نەهاتووە. و ئەوە تا ئەمڕۆ ئەیبینین خوای تەعالا جۆرەها سواری، جۆرەها نیعمەتی بۆ خەڵق کردین لە سەر زەویە لەلایەنی بەڕیەوە، سەیارە و ناقیلە و ئەو هەموو جۆرە سواریەی کە خوای تەعالا بۆمانی خەڵق کردووە، و هەروەها لە دەریایشە ئەو هەموو کەشتیانەی کە بە خەیاڵا نایەن بەڕاستی، ئەوەی ئەمڕۆ مرۆڤ پێی گەیشتووە تەسەور ناکرێ، و حتا تەنانەت بە ئاسمانیشە جۆرەها ئیش بۆ مرۆڤ ئاسان بووە، کارەکانی مرۆڤ زۆر سووک بووە، ڕێگا دوورەکانی بۆ ئینسان ئاسان کردووە، وەقت و کاتەکانی بۆ مرۆڤ کورت کردوێتەوە بەڕاستی، حتا تەنانەت یارمەتیت شەدا لەسەر تاعات، یعنی ئەوەی کە ئێستا بە سەیارە و بە تەیارە ئەوانە ئەکرێ لە کاتی خۆیان زۆر قورس بووە، لە کاتی خۆیان چەنەها کاتی ویستووە تا تۆ لێرە بگەی بە مەککە، بگەی بە مەدینە، بۆ ئەوەی کەوا چێژ لە عیبادەتەکان وەربگری بە حەج و بە عومرە و بە ئەوانە، بەڵام ئێستا بە 2 سەعات و بە 3 سەعات ئەگەی بەو شوێنانە. یعنی ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە، تەنانەت بۆ مزگەوتەکانیش. تۆ لەم پەڕی شارەوە بۆ ئەو پەڕی شار کە ئەگەر بە پێ بچی جاری وهەیە بە سەعاتێ ناگەی، تۆ بە لەحەزاتێک ئەگەی و ئەتوانی عیبادەتەکانت ئەنجام بدەی، کاتەکانت بۆ ئەمێنێتەوە. ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە بۆ مرۆڤ و بەڵگە و نیشانەی گەورەی پەروەردەگاری مرۆڤەکانە. و زۆر جاریش عەرزمان کردن کە خوای تەعالا لە قورئانە و هەروەها پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم لە سنەتا جەخت لەسەرەوە کاتەوە کەوان نیعمەتەکانی خوای پەروەردگار بەردەوام ئەبن و زیاد ئەکەن بە شکرکردنی، بەوەی کە لە جێی خۆیان بەکاری بێنی، بەوەی کەوا قەدری بزانی. بەڵام ئایا طبعا خوای تەعالا لە قورئانە یەکێ لەو ئاياتانەی کە لەو بەڵگانەی کە هەیە وَإِذْ تَأَذَّنَ رَبُّكُمْ لَئِن شَكَرْتُمْ لَأَزِيدَنَّكُمْ وَلَئِن كَفَرْتُمْ إِنَّ عَذَابِي لَشَدِيد. خوا وا بڕیاری داوە، وا قەراری داوە ئەگەر شکری خوای پەروەردگار بکەن، خوای تەعالا لەسەر نیعمەتەکانی خوا بۆتانی زیاد دەکا. بەڵام خوا پەناماندا ئەگەر شکری نەکەن، کفری بکەن، خوا تۆڵەی زۆر توندە، سزای خوای پەروەردگار زۆر توندە بۆ ئەوانەی کە شکری نیعمەتەکانی ناکەن. ئایا ئێمە شکری نیعمەتی سەیارە و تەیارە و باخیرە و سەفینە و ئەوانەمان کردو؟ شکری نیعمەتەکان ئەوەی ئێستا لە بەردەستی ئێمە هەیە زیاتر، و ئەوەی لەم مەجلیسە دانیشتووە زیاتر سەیارەیە کە زۆربەمان هەمانە بە هەموو جۆرەکانی. ئایا ئێمە شکرمان کردووە؟ ئایا ئێمە قەدریمان زانیوە وەکو پێویست؟ بەتەئکید نە. بەتەئکید ئەتوانم بڵێم زۆربەمان یا زۆربەی مرۆڤەکان قەدری نیعمەتەکانی خوای پەروەردگار نازانن وەکو پێویست، وەکو پێویستی شکری ناکەن. گوێ بگرن بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەولێر لە ئامارێکی خۆیان بۆ ساڵی 2017 ئەڵێ 10,300 لە بەس لە پارێزگای هەولێر 10,354 حادیسەی سەیارە ڕووی داوە، 219 کەس بەهۆیەوە گیانی لەدەست داوە. بۆ ساڵی 2018 ژمارەکە زیادی کردووە، 362 کەس گیانیان بەهۆی ڕووداوی سەیارەوە ڕووی داوە، بێجگەل لە هەزارەهایش کە زامارن، هەنێ زاماریشیان هەیە بۆتە مایەی ئەوەی کەوا معەوەق کابرا معەوەق بکاو لەسەر جێگا بیخە. بڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بۆ ساڵی 2018 ئەڵێ لە پارێزگای سلێمانیە 224 کەس بەهۆی ڕووداوی سەیارەوە گیانیان لەدەست داوە و 62شیان ڕەگەزی مێ.
جگە لە زامارەکانیش. جاری وایە لە جەنگێکیشە ساڵانە ئەگەر هەموو کوردستان حەساو کە ئیتر ژمارەکە بیری لێ بکەرەوە چەندێکە، جاری وایە لە جەنگێکی گەورەشە هەر ئەوەندە خەڵک ساڵانە تیاچی، هەر ئەوەندە خەڵک زامارە بێ. ڕاستە ئەمە ئەتوانم بڵێم یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ڕێگا و بانە خراپەکانە، خزمەت نەکردنە لەو بوارەوە. بەڵام هۆکاری تریشی زۆرە، یەکێک لەو هۆکارانەی خۆمانین کە ئیلتیزام ناکەین بە یاساکانی هاتوچۆ. زۆرێک لە ئێمە ئیلتیزاممان نییە بە یاساکانی هاتوچۆ، کە لە هەمووی گرنگتر تەڵعاً مەسەلەی لەسەرخۆییە. خۆشەویستەکانم، بەهۆی ئەو ڕووداوانەوە خۆشەویستان ئەمنی کۆمەڵایەتی، ئاسایشی کۆمەڵایەتی تێکەچێ. بیری لێ بکەنەوە ئەو ژمارەی کە باسیەکەین، با بڵێن ساڵانە 1000 کەسیش کە زۆر لەوە زیاتریشە لە کوردستانە بمرێ بەهۆی ڕووداوی هاتوچۆ، و طبعا نزیکەی 30,000یش بە پێی ئەو ئامارانەی کە هەیە زامار ئەبن، و هەندێ لەو زامارانەش طبعا پەکیانەکەوێ. بیری لێ بکەنەوە ئەوانە چەندێکی گەنجە. تەسەورەکەن زۆربەی ئەوەی کە ئەو حساباتانەی کە کراوە کە بەهۆی ئەو ڕووداوانەوە ئەبن بە قوربانیان زامار ئەون پەکیانەکەوێ لە بینی 15 تا 45 تەمەنیان، یعنی بەهاری تەمەنی مرۆڤەکان لە وڵاتانە بەهۆی ڕووداوی سیارەوە تیاچێ. بیری لێ بکەنەوە ئەوانە زۆریان کەسانی کاران لە ناو کۆمەلگایە و خزمەتی کۆمەلگاکەن، زۆریان ژن و مناڵیان هەیە، زۆریان دایک و باوک چاوەڕوانی ئەوانن، خوشک و برا چاوەڕوانی ئەوانن، ئەوان بەخێویان بکەن. یعنی ساڵانە ئەگەر 1000 ئافرەت بێوەژن بکەوێ، بیری لێ بکەرەوە چی کارەساتێک ڕۆدا لە وڵات. کاتێ بێوەژنی شەکەوێ، خۆ طبعاً گەنج ناڕوا ئەو بێوەژنانە بخوازێ، ئەبێ پیاوی ژندار بڕوا بیخوازیە. و خۆ لەم وڵاتە ئێمەش خۆتان نەزانن یاسا جوانەکانمان چۆنە، کە هەرگیز تر ئەو بێوەژنە ئەبێ هەتا ماوە بێوەژن بێ. بیری لێ بکەنەوە ئەمە هەمووی کارەساتە. چەندین مناڵ بێباوکەکەوێ ساڵانە بەهۆی ڕووداوی هاتوچۆ. ئەمە ئەمنی کۆمەڵایەتی تێکەدا. لەلایەنی ئیقتصادیشۆ بیری لێ بکەرەوە چەندێ زەرەری هەیە بۆ یعنی سەرۆت و سامانی خەڵک تیاچێت. چەندین سەیارە بە پارەیەکی زۆر ئەسێنرێ و بەهۆی حادیسەوە تیاچێ و فڕە ئەدرێ، یا پارەیەکی زۆر ئەخرێتە بە سەری تا چاکەکرێتەوە. بیری لێ بکەرەوە کە عیلاجی ئەو کەسانەی کە زامارە بن چەندێ مەسروفی ئەوێ هەیانە بێ ببرێ بۆ خارج و دەیەها دەفتەری لەسەر سەرف بکرێ. ئەمە لەسەر تاکە کەسێکی. بیری لێ بکەرەوە لە مەحکەمەکانە چەندین کێشە ڕوئەدا بەهۆی ئەوانەوە، و ئەو هەموو مەحکەمە گشتی سەرخاڵە بێ و مەساریفێکی زۆر زۆری تیاچێ. طبعا دەوا و دەرمان و ئەوانە ئیتر خۆتان ئەزانن، یعنی ئەگەر بیری لێ بکەرەوە ورد ببیتەوە بەڕاستی ئەمنی ئیقتصادی شتێکەدا، ئاسایشتی ئابووری وڵاتی شتێکەدا. ئەمە هەمووی هۆکارەکەی ڕووداوەکانی هاتوچۆیە. وەکو باسم کرد، هۆکارێکی سەرەکی لە هۆکارەکانی چاک نەکردنی ڕێگاوبانەکانە. زۆربەی ڕێگاکانی کوردستان پێوترێ ڕێگای مەرگ. من ئەوە ئەزانم ئەوە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە. دەستگاکانی ڕاگەیاندن و خەڵکانێکی زۆر بەردەوام هاواریانە لەوە. خۆشتان یەکێکن لەوانەیە لە نووسینەکانتانە لە قسەکانتانە بەردەوام ئەوە ئەگەێنن، ئیتر ئەوان گوێیان هەیە ببیسن، چایان هەیە ببینن، ئەوە ئەبێنێتەوە لای خۆیان. مەسئولێتەکەی لەسەر شانی ئەوانە. و قسەکردنی منیش لەیرۆ بۆ ئەوان هیچ سوودێکی نییە، هیچ سوودێکی نییە. من قەت ئەوەنەی کناڕی NRT کاریگەریم لەسەر ئەوان نابێ، بۆیە هەر خۆمیشی پێوە مەشغوڵ ناکەم بەڕاستی، تەنها ئیخەمە بەرچاو بەڕێستان. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە، ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە بەشەکەی ترێتی، بەشەکەی ترێتی. خۆ تەنها ڕێگابانەکان نییە هۆکاری ئەو ڕووداوانە، ئێمەش خۆمان هۆکاری.
ولو شتانەیشی کە ئەبێتە مایە ئەوەی ئەو ڕووداوانە کەم بکرێتەوە خۆشەویستەکانم بەڕاستی هێمنی و لەسەرخۆییە. یعنی جاری وا هەیە ئەبینی خەڵکانێک هەیە ئەڵەی ڕوحی خۆیانیان لێ زیادە. تەسەورەکەن لە ڕێگای مەرگی سلێمانی کەلار ئام ڕێگایی کە کەلار سلێمانی ئەمە ئەیبینین یعنی کۆستەری وا هەیە سیارەی کۆستەری وا هەیە. طبعا من بەهۆی خۆتان نەزانن وەزعەکەی من چۆنەوە هاتو چۆکەم کۆستەری وا هەیە 25 نەفەری پێ واللهی ئەڵێ هەر ئەوە ڕوح ئەوە خوێنی هەر 25 بێ بیڕێژن هاوارەکە بە ئاشکرا ئەڵێ کەسی بێ لێمدا سیارەیە بێ لێمدا 25 نەفەرش لەناو سیارەکەیەتی. طبعا ئەوە سیارە گەورەکان هەر باس مەکە تەنکەر گڵابە یعنی گڵابە هەیە لەگەڵ سیارە ئەو سیارە سەریع و خێراکانە کە قەمەرە و سیارەکانی ترن لەگەڵ ئەوانە پێشبڕکێ ئەکات. سایقی گڵابە ئەبێ حادەترین کەس بێ سایقی تەنکەر ئەبێ حادەترین کەس بێ سایقی کۆستەر ئەبێ زۆر لەسەر خۆی بێت چونکە ئەمانەتەکە تەنها خۆی نییە خەڵکانێکی ترشی لەگەڵات. طبعا هەموو سیارەیەکیش ئەبێ هەروە بێ هەموو سایقێکیش ئەبێ هەروە بێ بەڵام ئەوان زیاتر چونکە سیارەکانیان گەورەیە با لە هەر سیارەیەک ئیبادەیەکە و هەرچی تایەتی هەموو یەکوژێ. ئیتر بگرێ خۆمانیش برا بە ڕێزەکانم خۆمان هەر یەکێ خۆی ئەزانێت چۆنە ئەوەی کە خاوەنی سیارەیە و ئەوەشی کە لەگەڵ سایقا سوارە بێ ئەزانێ وەزعەکە چۆنە لەگەڵ ئەوەیە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما كي بند الراستقين كان إخوائي أوانن كبسر زوية أجر وبيادش ريبكن لسر خور ريبكن الله برا بالرزق كانم أم ديني إما چند جوانا حساب بول ريكردني شتكا چجا لي خوريني باسكيل يا ماتور يا سيارة حساب بۆ ڕێکردنی خۆش دەکات کە ڕێت کرد ئازاری خەڵک نەدەی لەسەر خۆ ڕێەکەن و ئەگەر کەسانێک شان بن لە شانت پێشبڕکێت لەگەڵا بکەن بیانەوێت بتکەنە قوڕە تۆ ئەڵێی سەلامە تۆ لەگەڵیانە پێشبڕکێ ناکەی تۆ ناکەویتە حاڵەتێک کە خۆت و خەڵکی ترش بخەیتە خەتەریاتەوە. ئەوەیە مەنهەجی ئیسلام. ئەمە لەکوێ و ماتۆر سوارەکانی ناو شار لەکوێ کە ژیانیان لە خەڵک تێکداوە کە پیاوێکی وەکو مامە خەلیفە بۆ نمونە کە هەزارها خەڵک سوودی لێ وەرەگرت ئەوە بەهۆی حادیسەیەکی ئاوە چەندین مانگ بەڵکو ساڵ سەر جێگا کەوت و مەساریفێکی زۆر و عەزیەتێکی زۆر و ماندووبوونێکی زۆر. هەنی بەڕاستی کارەساتە کابرا سایقی سیارە ئەکا و فول سەرخۆشە و عەرەقە خوا و سواری سیارە ئەبێ و لە وڵاتێکی بێیاسایە کە وڵاتی ئێمە بێیاسایە لە وڵاتەکان ترە ناڵشتیوە حتا ئەو وڵاتانەی کە عەرەق خواردن تایە حرام نییە شتی وا قبوڵ ناکەن. خوای تعالی فەرمێ ولا تصعر خدك للناس لێو لە خەڵک هەڵمەقورتێنە ولا تمشي في الأرض مرحا بەسەر زەویا کاتی ڕێەکەی وا ڕێمەکە کە ئەنەهو ئەم دنیاە هەی تۆیە حتەنها هی تۆیە بە شێوازێک کە بێئەدەبی پێوە دیار بێ بەرامبەر بە نیعمەتەکانی خوای پەروەردگار. ئەمە بۆ ڕێکردنێکی ئاسایی ئەی سیارە ئەی لێخوڕینی سیارە و ماتۆڕ و پاسکیل و تەیارە و ئەو شتانەی تر. واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير. وبيغمر إخوة صلى الله عليه وسلم لكاتك كلا عرفات دابزي برو خواروا طبعا وكو لبان كيوك دابزيت خواروا لسر حشتر بو بيغمر صلى الله عليه وسلم وزورك لو أنا لسب سر حشتر وبن خلقيك يشبه بيادة طبعا لبان لجولك وبيت خواروا زحمة توزيك يعني والله كان سريع خيرار ريا كان بيغمر إخوة صلى الله عليه وسلم رشمي حشتركي أو انده هنا بو خريق بو سريع إيدالة بشتي وأي فرمو مسلمان لسر خوتان السكينة ئازاری خەڵق مەدەن هەر کەسێک ببێتە مایەی کوشتنی کەسێ بیری لێ بکەرەوە و ئاسان نییە. ئێمە خەڵکێک وا ئەزانێت کوشتن بەس ئەوەیە بڕوا فیشەکێکی پێوە بنا بە عەمدەن آخر دەیبرات تۆ ئەگەر
شوێنێک ئەبێ سیارەکەت لە 40 لێ بخوڕی تۆ لە 50 لێت خوڕی لە 50 داد لێ و کوشتت وەکە وایە فیشەکت پێوە نابێ و بیش زانن هەر کەسێ بکوژێ تاوانەکەی چۆنە هەر کەسێ بکوژێ وەکە وایە هەموو خەڵکی کوشت بێ و ئاەتی قورئانە ئەوەیە خوای تەعالا ببینن لە قورئانی پیرۆزە خوای تەعالا ئەفەرمێ من أجل ذلك كتبنا على بني إسرائيل لسورة مائدة آياتي 32 أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا چی فسادێک لەوە گەورەتر هەیە ئەمن و ئاسایشی کۆمەڵگا و ئابووری وڵات و هەمووی تێک بدەیتە ملێکە بەهۆی لێخوڕینی سیارەکەی خۆتەوە و ببیتە مایەی کوشتنی خەڵق چی فەسادێکە چی قەتڵێکە وەکە وایە هەموو خەڵکی کوشتە بێ بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما فێرمانەکە ئەفەرمێ مسلمانان عليكم بالرفق لە هەموو کاروبارێکتا لەسەر خۆ بە هي من بە چونکە الرفق ما كان في شيء إلا زانه وما انتزع من شيء إلا شانه والله نەرمونیانی و لەسەر خۆی لە هەر شتێکا بێ ئەی ڕازێنێتەوە جوانێکاتەوە و لە هەر شتێکا دەری بێنی والله ناشرینێکاتەوە ئەڵێ من پەلەمە آخر دەی پەلەتە والله من تەجروبەم کردو خۆشەویستەکانم من لە 80 ڕۆیمە و سیارەی وا هەبووە نازانم لە 120 زیاتر 150 دایە تێلامە بەخێرا ڕۆیشتووە لەوە دوا لە شوێنێکە لە سەیترێکە لە شوێنێکە گەیشتینە تۆ یەکتری بەم ناڵەکان وتوم پەلەمەکەن ئێس ئەو سیارەیەوە ئەوەنە پەلەپەلێتی و خۆیە کاتە بین ئەو هەموو سیارەیە و ڕوحی ئەو هەموو خەڵقە خەتە خەتەر تەماشاکەن دوای دقەیەکی کە ئەگەین بە یەکتری گەیشتینێتە بە یەکتری با 5 دقە با 10 دقە لێرەوە سلێمانی فەرقکە آخر برا تۆ خۆ سیارەی ئیسعاف نیت بڵێ نەخۆشێکی خەتەرت پێ پەلەپەل چیتە جاری وایە پەلەتە ئەڕۆی تۆ لە ماڵەدانچی سەیری تەلەڤیزۆنەکەی ئەڕۆی سەیری یاریەکی تۆپتۆپێنەکەی پەلەتە قوڕەکەتە سەر عالەمە لەبەر خاتری شتێکی نازان پەلەی چیتە دەوامت هەیە پەلەتە با تۆزێ سەعاتێ زووتر هەڵسە لەسەر خۆ بڕۆ ئازاری خەڵق مەدە بابا ئەمە خوا قبولی ناکە ئەمە خوا پێی ناخۆشە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ ئەم جابرا بە ڕێزەکانم زۆر بمان کاتێ سواری سیارە ئەبینە بێت دوعای لە ماڵ دەرەچی ئەبێت دوعای لە ماڵ دەرچوون بخوێنی کاتێ سواری سیارە ئەبی دوعای تایبەتی هەیە بسم الله سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون بسم الله بك دعاء بخوێنە هەر ئەگەر نەشت زانی هەر دوعای بخوێنی یا ڕەبی خوایە بمان پارێزی یا ڕەبی سوپاس دەکەم بۆ ئەم نیعمەتەکە بە منت بەخشیوە فەحسی سیارەکەت بکە نەوەک شتێک بێ لە سیارەکە تا دوو بێتە مای ئەوەی کەوا خۆت و خەڵکی تریشتیا بچێ کە لە ماڵ دەرەچی بۆ سەفەرەچی دوعای سەفەرمان هەیە بیکە ئاخر ئەمانە زەرورن خۆشەویستەکانم بەکەمی مەزانن چەندین جار خوای تەعالا بەهۆی ئەوەوە خەڵکانێک وزگارەکە نوێژی بەیانیان بە جەماعەت زۆر گرنگە بۆ کەسانی بۆ سەفەرەچ نوێژی بەیانیان بە جەماعەت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من صلى الفجر في جماعة فهو في ذمة الله هەر کەسێ نوێژی بەیانی بە جەماعەت بکە ئەوە ئیتر لە گەردنی خوایە خوای پارێزی تەواوتر خوا خۆیت پارێ خۆی ئەفەرمێ تۆ ئەمانەتی منی ئەمانە زۆر زەرورن خەڵکێک گوێ نادان گرنگیدان بەوەی کەوا خوێنی مسلمان ماڵی مسلمان حرامە خۆشەویستەکانم یعنی تۆ نابێ ئازاری هیچ کەسێ بدەی چجا کوشتنی ببیتە مایەی کوشتنی ئەمجا خوێنی خۆت ئیستا تۆ ئەگەر بڵێ من تەنها خۆمم گوێی نادەمی ئەی خۆ تۆ براینە تۆ هیچ ئەندامێک لە ئەندامەکانی لاشەی خۆت مڵکی تۆ نییە بەتەنیا بەڵکو ئەمە هەمووی ئەمانەتی خوایە خوا داوێتێت تۆ یعنی ئەگەر تۆ چاوی خۆت نەپارێزی خوا محاسەبەتەکە ئەگەر دەستی خۆت نەپارێزی خوا محاسەبەتەکە ئەگەر پێی خۆت نەپارێزی خوا محاسەبەتەکە خۆشەویستەکانم آخر تۆ ئەگەر عەزیەتی خۆتت دابێ سبەی ئەبێ لەسەر کورسی نوێژ بکەی ئەی لەسەر کورسی نوێژ بکەی ئەمە دروست نییە ئیلا لە حاڵەت زەرورەتانە بێ خوا محاسەبەتەکە ئەگەر خۆت سەبەب بێتی بۆ ئەوە
حتى ئەندامەکانی لاشەی خۆتیش ئەمانەتی خوای پەروەردگارن بۆیە ئەبێ ئێمە بیپارێزین خۆشەویستەکانم. داواکارم خوای پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناو جوانەکانی خۆت لەو کەسانە بین کەوا لە ژیانمانە هەردەم هەیە منە بین، هەردەم لەسەر خۆ بین. یا ڕەبی لەو کەسانە بین کە پابند ئەبین بە قورئان و بە سونەتەکانی پێغەمبەرەکەتەوە. یا ڕەبی خوایە لەوانە نەبین کەوا یاخی ئەبین لە قورئان و لە سونەتی پێغەمبەرەکەت. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێران لێکردن یا شافی یا الله. یا ڕەبی خوایە حاڵی هەمومان بەرەو باشە ببەی. یا ڕەبی ڕاز و نیازەکانمان بۆ جێبەجێ بکەیت و خێری دین و دنیای تێ بخەی. یا ڕەبی وڵاتمان ئارام بکەی، ئەمن و ئاسایشی تیا بەرقرار بکەی، کار بەدەستانی ساڵح و دادپەروەر بکەی. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، یەکێکی تر لە هۆکارەکانی کەمکردنەوەی ڕوودا و یان ئەگەر ڕووشی دا خۆپەنامان بدا، یعنی بتوانی بە سەلامەتی دەچی مەسەلەی ئیلتزاماتە بە پشتوێنی مەسەلەن ڕەبەتکردنی حیزامی سیارە، التزامات بە هەندێک ضەوابتی مروری کە ضرورە ئێمە هەمومان التزاماتی پێوە بکەین. ئەو کەسێک ئەبێ بە سایق ئەبێ فێر ببێ ئیشاراتی مرور چییە، فێر ببێ بەچی خۆی ئەپارێزێ و سەلامەتی خۆی و خەڵکانی ترشە پارێزی. ئەوە زۆر ضرورە. کاتی خۆشێتی لەم شوێنەوە ئێمە باسی دائیمەن باسی سلبیاتی کاربەدەستانەکەین کە خزمەت ناکەن، چیەکەن بۆیە کاتێ شتێکی چاکیشەکەن حەقە دەستخۆشیشی لێ بکەین. من دەستخۆشی لەو کەسانە ئەکەم کە بوونە هۆی ئەوەی کەوا جووتسایی دەکەی کەلار و کفری تەواو ببێ. دەستخۆشیان لێکەم وە ئومێدەواریشم ئینشاءڵڵا ڕێگای سلێمانی و کەلاریش چاک بکەن. داواکارم لە خوای پەروەردگار هەر کەسێ نیەتی باشە و چاکە ئەکا خوا پایەداری بکە. هەر کەسی ئەوێ ئەم وڵاتە بەرەو خێر و چاکە بچێ، خوای تەعالا دامەزراوی بکە و زیاتر پایەداری بکە و هیدایەتی بدا ئینشاءالله. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد